یەکێک لە مەرحەلە هەرە گرنگەکان بۆ ئێستا کە داوای تەسلیمکردن و ڕادستکردنی یۆرانیۆمەکەکەن مەسلەی گواستنەوەیەتی. مەسلەی گواستنەوە یۆرانیۆمیش جەنابتەزانی زۆر بابەتێکی قورسە، عملیەیەکی زۆر قورسە. حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی عملی گواستنەوەی یۆرانیۆم چۆن نەکرێ و بەچی دەکرێت؟ جارێک گواستنەوەی یۆرانیۆم هەنگاوی هەیە ئاوهانە بڵێ هینەکەم. یۆرانیۆم جارێ لە پێش هەموو شتێ بڵین لە مەرحەلەی غازە کە لە غازە بێ زۆر مەترسیە، زۆر خەتەرە بۆی هەیە، ینی غازە ئەگەر کرایەوە کەپسولە یان تەقیەوە شتێکی بەسەر هات ئەوە تشکەکە فراوانە بێتن. لەبەرەوە هەنگاوی یەکەم هەموو ئەبێ دەست پێ بکەن ئەو یۆرانیۆمە لە مەرحەلەی غازەوە بیکەنە ڕق سەڵب، ینی بێتە ڕق. ڕقەکەش چۆنە؟ ئەوە نییە بڵێ ئاسنێکە یان تۆپێکەش نەخێر وەکو خۆڵە هەرخۆڵ وەکو خۆڵی لێەکەن تەحویلی ئەو حاڵەتەیەکەن لە غازەوە ئەوە کۆنتڕۆلکردنی ئاسانە بێ. ئەنجا جگەلەوە دوایەوە کرێتە ناو کەپسولاتی تایبەت. ئەو کەپسولانە تایبەت دروست کراوە کە تیشک بڵاو نەبێتەوە لە ناوی، ئەکرێتە ناو ئەو کەپسولانە. ئەو کەپسولانەش بە مەراحل ینی تۆ نەقڵ یەکەی جارێ پێش هەموو شتێ ئەو کەپسولە گەر بڵین فڕیدە ناو ئاگرێکەوە با پلەی گەرماکەی 800 پلە بێتن، 800 پلە گەرماکەی بێتن، ئەو کەپسولە لە ناوی بێتن بەرگا ئاگرێتن و ناتەقێتەوە یۆرانیۆمەکە تشکەکەی بڵاو نابێتەوە بۆ ماوەی نیو سعات. نیو سعات بەرگا 30 دقە بەرگا ئاگرێتن تاکو دەریەکەیتن یان نەجاتێتی ئەگەر لە حادسەیەکی تەقینەوە ئەو جۆرە شتانەوە بێ. جارێ بە فڕۆکە نەقڵکردنی زۆر سەختە نایکن، ینی ئللا لە حاڵاتی دەگمەن دوای ئەوە نەوەک بڵێ 440 کیلۆ یان 300 کیلۆ لە فڕۆکەیە لە 200 کیلۆ زیاتر مستحیلە بیخەنە ناو فڕۆکەوە. بەڵام کەپسولەکە بەرگەیەوە شەکرێتە نەگەر هات و فڕۆکەکەش کەوتە خوارەوە لێدرا لە ئاسمان تەقیەوە کەوتە زەوی تەقیەوە سوتا ئەو ئاگرە زەخمەی لێ دەرچوو ئەو کەپسولانە سەلامەتە هیچی بەسەر نایەتن بۆ ئەوی بتوانی هەڵی بگریتەوە. دائیمەن یۆرانیۆم نەقڵکردنی بە زەویە بێتن. هێزێکی ڕێگای ئاویشی هەیە، ڕێگای ئاوی هەیە لە دەریا و لە زەویە نەقڵەکرێتن. بەڵام کە لە زەوی نەقڵیەکەی هێزێکی زەبەرەحی لەگەڵایە زۆر زەخم بە مانگی دەستکرد بە هەموو تکنۆلۆژیایە مراقەبە ئاکرێتن کە لەگەڵ یا بێتن. تەنانەت ئەو بارەڵگرانشی کە پێگوازرێتەوە زۆر تایبەت دروست کراوە لە هەموو جۆ لە سایەن بڵین لە ئەمنیەوە لە تەقینەوەی لە تیشک بڵاوکردنەوە جگە لە کەپسولەکە خۆشی بۆ تیشک بڵاوکردنەوە وا دروست کراوە سیارەیە. خەتی هاتوچۆی دیار نییە، GPS وانە بێ بکوژێتەوە لەسەری هیچ کەسێ نەزانێ حرەکەتی لە چووە ئەبێ بۆ چۆن نەقڵەکرێتن بۆ کوبجانە بیشتموت هێزێکی زۆر گەو لێگەڵایە بۆ پاراستنی ئەو یۆرانیۆمە تاکە گاتە شوێنی دیاریکراوی خۆی. حاڵەتی سێم لە دەریا ئەتوانی نەقڵیکەی ئەی خەیتە ناو کەشتیەکەوە، بەڵام هەمان کات عینی حاویەکانی ئەوە تایبەت دروست کراوە بۆ یۆرانیۆمەکە لە ناوی بێتن پارێزراو بێتن لە دزین لە تەقینەوە ئەگەر هاتوو تەقیشەوە ئەو حاویە بەرگەیەوە ئەگرێتن جگە لە کەپسولەکە کە ئەو هێزەی هەیە بەرگەی ئەو حاڵەتە ئەگرێتن. لێنانە نەقڵە بێ بە دەریایە ئەویش لە ژێر چاودێریە ئەوە نییە بەجێ هێڵی بڕاتن نانەخێر ستولی بەحری لەگەڵا بێ لە دوورۆ مراقەبەیەکە لە ئاسمانەوە مراقەبەیەکەن فڕۆکەی لەگەڵایە هەموو هێزێکی لەگەڵایە تاکۆ کاتە ئەو شوێنەی کە دیاری کراوە بووی.